وێژە و ئەدەب ئاوێنەی هەموو گەلێکن کە ڕووی توانی سروشت و ئاکارەکانی ئەو میلەتە پیشانەدەن. سەرکاروانی ئەم مەنزڵی ڕۆشنبیریەش کەسایەتی و شاعیر و نووسەرانەتی کەوا بوو نەوەی ئێستا بەشێک لە فەزلی خاوەن خامەکانی پێشینانی خۆمانی بەسەرەوەیە. میلەتی کورد جیاواز لە گەلانی دنیا بەهۆی ئەو هەموو زوڵم و زۆرەی کە لێی کراوە کەرەستەی خاوی ئیلهامی زۆرێک لە نووسەران و شاعیران بووە کە ئەم زوڵم و چەوسانەوەیە ئەوەندە کاری تێکردوون شیوەنی بەکوڵیان گێڕاوە و هەنگاوی گەورەیان ناوە تاکو و چرای ڕۆشنبیری ئەم گەلە گەشت بسووتێ و میلەت بە ئاگا بێنێتەوە. یەکێک لەو شاعیر و نووسەر و پێشنگی نوێگەری شێعری کوردی دوای نالی شێخ نووری شێخ ساڵحە. ناوی تەواوی شێخ نووری کوڕی شێخ ساڵحی کوڕی شێخ غەنی کوڕی سید عەبدولقادری کوڕی سید حەسەنی کوڕی سید عەلی کوڕی سید محەممەدی کوڕی سید مستەفای کوڕی ئیسحاقی کوڕی سید بابە ڕەسوولی گەورەیە و لە ساداتی بەرزنجەیە. شێخ نووری لە ساڵی 1312 ڕۆمی واتە لە ساڵی 1896 زاینی لە شاری سولەیمانی و لە گەڕەکی دەرگەزێن لەدایک بوو و چاوی بۆ ئەفسانەکانی ژیان نهێنیەکانی کردوێتەوە و ئەم مێژووە بووە بەلاپەڕەکانی یەکەمی ژیانی مناڵێک کە لە دواییدا شوێن و پایەک بۆ خۆی دیاریەکات. دایکی ناوی ڕەحمەخانی کچی قادری حاجی ڕەسوولی حەماغای گۆرونی ڕۆستەم ئاغایە کە ڕۆستەم ئاغاش کوڕەزای زوڵاڵ ئاغایە. ئەمەش یەکێک بووە لە جەنگاوەرە دلێرەکانی 12 سواری مەریوان. ڕەحمەخانی دایکی 6 کوڕ و کچێکی هەبووە. ناوی ئەو مناڵانش بەپێی ساڵی لەدایک بوونیان بەم جۆرەیە: نووری، ئیبراهیم، جەمیلە، ئیسماعیل، عەزیز، ڕەوف، بابە عەلی. وەک دیارە شێخ نووری نۆبەرەی دایکی بووە. شێخ نووری شێخ ساڵحی شێغانی شاعرێکی گەورەی کووردە بە بنەچە سەیدی بەرزنجەیە لە بنەماڵەیە کە پەروەردە بووە مامی شێخ ئەحمەی شێغانی شاعر بوو. جا نازانم چەنی شاعرەتێکە لەو وەرگتووەیانە، بەڵام شێخ نووری لەوانەی هەموو تێپەڕان. من چەند جار وتوومە لەبەرەوەی دووبارە بێتەوەمانە بەداخەوە قسەش گۆران و شێخ نووری ئەستەموڵیان نەدیبوو کەچی شعری تورکی کارێکی زۆری تێکردبوون. ئەو گۆڕلینانەی لە شعری تورکیا بوو لە دەوری نامیق کەمال بەودواوە لەش کاتێکا پیرەمێرد 25 ساڵ لە ئەستەمبوڵ بوو کە هاتەوە هەر ئەوت لاورامانە و یعنی ئەو تەسیرکردنەی شعری تورکی لای پیرەمێرد نابینی. لەو 6 ساڵەی کە من تەرخانم کرد بە تەواوی کە خەریکی کۆکردنەوە و ساکردنەوەی وە لێکۆڵینەوەی شێخ نووری شێخ ساڵح بووم، دەتوانم بڵێم تەسەوفم لەگەڵ ژیانی ئەو پیاوە و لەگەڵ شعرەکانی کردبوو. تەنانەت لە زۆر پێویست بوو کە دۆسیەی شێخ نووری پیا بکەم بۆی هەندێک زانیاری هەبوو کە بە ئەسەحی لەوێ دەستم کەوێت. دوای ئەوەی ڕەزامەندیم وەرگرت لە ناو ئیدارەی مەحەلی سلێمانی کە بەدەست بەڕێوەبەری خەزێنەی سلێمانی بوو، ڕەزامەندیم وەرگرت منیان برد بۆ جەمەلۆنێک لە سەربانەکە هەموو دۆسیەی ئەو کەسانە کە موچەخۆری حکوومەت بوون لە پێش 58 هەمویان لەوێ کۆکردبووە. باوەڕتان هەبی نزیکەی 10 ڕۆژ بەدەیان و سەدان دۆسیەم هەڵداوەتەوە تا دۆسیەی شێخ نووریم پیا کردووە. ئەو کاتەی ئینقلابی مەشروتە لە دەوڵەتی عوسمانیا ڕوویداوە، شێخ نووری شێخ ساڵح ئەو کاتە عمری 14 ساڵ بووە. بەڵام وەکو لاوێکی زۆر پێشبین هەستی بۆ کرد کە گۆڕانکاریێکی گەورە لە ناوچەکە ڕوئەدا. ئەم کەسایەتیە تەمەنی لایەتی خۆی بە کۆمەڵی سەرچاوی مەعریفی زۆر گرنگەوە سەرقاڵ کردووە. لەلایەک ڕووی کردوتە ئەدەبی کلاسیکی کوردی بە تایبەتی نالی و مەولەوی و مەحوی. ئەمە جگە لە ئەدەبیاتی تورک، شاعیرە نەخوازەکانی تورک و هەروەها ئەدەبیاتی دەوڵەمەندی فارسی.
لێرەوە بەدی دێشە ڕخنەگرانە شێخ نووری هەوڵەدا لە نالی بایەغدان بە زمانی کوردی و ئەو هەژمونەی کە لەسەر زمانی کوردی هەیە لەلایەن سێ ئیمپراتۆری زمانەوە کەیشان زمانی عەرەبیە خۆتانە زمانی ئاینە، زمانی فارسی زمانی ئەدەبیاتێکی قوڵ و مێژینەیە لەگەڵ زمانی تورکی کە زمانی دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی 400 ساڵە زیاتر. چۆن زمانێکی کوردی لەناو ئەم هەموو زمانە ئەتوانێت هەناسەبات و سەرکەوێ و قەناعەت بە دەوروبەر بکە کە ئەم زمانە تەنها زمانی شیعر نییە، زمانی هەست و سۆز نییە، ئەتوانێت بێ بە زمانی فکر. لێرەوە لە نالی مەسائلی زمانی وەرگتووە کە دوایی لە کۆمەڵی مەقالاتە باسی زمان و مەسەلەی شعرەکە دوایی لە مەولەوی ئەو پاکژگە و کێشی خۆماڵی وەرگتووە کە ئەو زمانە پاراوەی مەولەی پێنووسیوە و یان ئەدەبیاتی گۆرانی پێنووسراوە، دواتر ئەو سروشتە جوانی کوردستان و لە مەحویشەوە ئەو زوهد و با بڵێن تەوازوعی کە دنیا بە هیچ وەرنەگرێ و دوای پلۆپۆز نەکەوێت، بەڵکو ئەم پلۆپۆز دوای ئەم بکەوێ پیاوێکی منەوەریشی گەورە بێ، ئەمانە تەسیری هەبووە. دواتر لە شاعرانی تورکەوە زۆر کاریگەری لەسەر بووە و هەوڵی داوە ئەو گۆڕانکاریە بێنێتە ناو واقعێکی دژواری کوردستانی ئەو کاتەوە. شێخ نووری خوێندنی حوجرەی لە لای مەلا زانا و ناودارەکانی ئەو سەردەمە خوێندووە. خوێندنەکەشی شێوەیەکی ڕێک و پێک و یەکجۆر نەبووە. وەگەبینین دوای خوێندنی حوجرە دەستی کردووە بە خوێندنی سەرەتایی و قۆناغی سەرەتاییشی تەواو کردووە. اینجا لەگەڵ ئەوڕەحمانی شێخ ڕەشید کە ئامۆزایەتی لە هاوینی ساڵی 1916دا بەیەکەوە چوونەتە قوتابخانەی ڕوژدی عەسکەری لە سلەیمانی. بەڵام شێخ نووری لە پاش ساڵێ دوای ئەوڕەحمانی ئامۆزای بۆ ئەوێ نێراوە. مردنی ئەوڕەحمانی ئامۆزای بۆتە هۆی واسێنانی شێخ نووری لەو قوتابخانەیە کە بە ئارەزوو خواستی خۆی بۆی نەچوو بوو، چونکە لە خۆ نەرێتی ئەو سەردەمەوە باو بووە کە داهاتووی مناڵ باوک و دایک ڕەنگیان بۆ ڕشتووە. بۆیە باوکی شێخ نووری ناردوێتی بۆ ئەو قوتابخانەیە. زوو بەهۆی جەنگی جیهانی یەکەمیشەوە کە لەو قۆناغە دەرەچوون ئەنێران بۆ جەنگ. ڕاستە شێخ نووری بۆ ئەو قوتابخانەیە نێراوە، بەڵام زوو هەستی بەوە کردووە ئەو بۆ ئەو کارە نەخۆڵقاوە یان لەگەڵ خولیا و ئاواتی ئەو ناگونجێ ببێتە ئەفسەر. بۆیە دەستی لێ هەڵگرتووە هەروەک شێخ نووری بە دەستخەتی خۆی لە دۆسیەکەیدا نووسیوێتی لە قوتابخانەی ئاینی و سەرەتایی و ئەهلیدا خوێندوێتی و زمانی عەرەبی و تورکی و فارسی بە خوێندنەوە و نووسین ئەزانێ. شێخ نووری شێخ ساڵح یەکێکە لە تازەکەرەوەکانی شێعری کوردی، تەنانەت مامۆستا گۆران خۆی لە چاوپێکەوتنێکە لە بەیانی ژمارە 2 کە لەگەڵ عەبدوڕەزاق بیمار کاتی خۆی لە بەندیخانە لەگەڵیا کردووە. ئەڵێ شێخ نووری پێشەنگی شێعری نوێی کوردیە. دیارە ئەم قسەیە ئەم دانپیانانە لای مامۆستا گۆران بەڵگەی ڕازگۆیی ئەوانە هەیە کە لەسەر شێخ نووری قسەیان کردووە. طبعاً جوڵانەوەی شێعری نوێی کوردی شێخ نووری بۆ لەسەر دەستی مامۆستا گۆران، شێخ نووری شێخ ساڵح و عەبدوڕەحمان بەگی نوفوس و ڕەشید نەجیب، بەڵام ئەو دوانە عەبدوڕەحمان بەگ و ڕەشید نەجیب تەقریبەن یایەنە دواوە وردەوردە لەسەری نەڕۆشتن. ئەوەی کەمایەوە پێداگیری کرد مامۆستا گۆران و شێخ نووری شێخ ساڵح بوون. شێخ نووری شێخ ساڵح لەگەڵ ئەوە کۆمەڵێ توانای تری هەبوو، نەک بە تەنیا لە بواری تازەکردنەوەی شێعری کوردیە، لە بواری ڕۆژنامەگەریە، لە بواری نووسینی ڕەخنەی ئەدەبیە، لە بواری دەنگخۆشیە، لە بواری سرود بۆ مناڵان، لە بواری چیرۆکە شێعرە کە سەرەتایەکی نوێ بوو. ئەتوانم بڵێم شێخ نووری لە بینی دوو قۆناغە، قۆناغی سالم و نالی و مەحوی لەگەڵ کوردی، دوای ئەوان بە چەند ساڵێک ئەم دەستی کرد بە تازەکردنەوەی شێعری کوردی. واتە لە بینی دوو ڕێیانێکە ئەم سەرەتای ڕێیانی دوای ڕێگاکەی ترە ئەم دەستی پێکردووە. شێخ نووری ئەدەمیزادێکی منەوەر بووە، بەڵکو یەکێکە لە ڕۆشنبیرە بە دەرەوە بووەکانی سەردەمەکەی خۆی.
ئەگەر لە ڕۆشنبیرانی سەردەمی خۆی پێشکەوتوتر نەبوو بێ بۆیە خاوەنی کەسایەتی و بیرۆڕای تایبەتی خۆی بووە لەبارەی بارودۆخی سیاسی و مێژووی ئەو ڕۆژەی گەلی کورد وتارە سیاسەکانی کە کردبوونی بە سەروتاری ڕۆژنامەی ڕۆژی کوردستان و بانگی کوردستان لە دوایشدا وتارەکانی ڕۆژنامەی ژیان کە بە شێوەی وەڵام بەرپەرچی ڕۆژنامەی نەجمەی داوەتەوە ئەمانە هەمویان بەڵگەی پێگەیشتنی هۆشیاری و بیرۆڕای سیاسی ئەم شاعیرە نیشانەدەن بۆیە ئاساییە شێخی نەمەر بیکاتە جێگەی متمانە پێکردن و لێبسراوی ئەو ڕۆژنامەیە کە زمان حاڵی خۆی بووە لەگەڵ دامەزراندنی شێخ مەحموود بە حکومڕانی کوردستان تا ئەو ڕۆژەی مرد وەک شاعیرێکی بە ئاگا وریا لە دەوروپشتی خۆی و لە سیاسەتی ئەو ڕۆژگارە هەمیشە ڕقی لە ئینگلیز بووە و هیوا و متمانەی پیان نەبووە هەر ئەو ڕقە ئەستورەشی لە ئینگلیز وای لێ کردووە لە وەزیفەدا پێش نەکەوێ بە شێوەیەک تەسەوفم کردبوو لەگەڵ ژیانی شێخ نووری و شعرەکانی دێڕێک لە شعرەکانی هەستمە کرد لەنگە هەرچەندی هەوڵمدا نەمەتوانی من چارەسەری ئەو لەنجێ بکەم تا شەوێک خۆی شێخ نووری خۆی هاتە خەوم بە منی وتی ئەو شوێنەی تۆ بەدەستیەوە مبتەلا بووی ئەمە وشەیەکە من لە کاتی نووسین وەکو ئەڵێ لە بیرم چوە بینوسم ئەمە ئەگەر هەری بۆ دابنەی هەر ئیتر کێشی شعرەکە چاگە بێت ئیتر ئەوە بوو بەیانی کە هەڵسام چوومەوە سەر دێڕە شعرەکە و هەرم بۆ دانا باوەڕتان هەبی دواییش چووم بۆ لای مامۆستا هەردی ڕەحمەتی کە زۆر عالیم بوو لە بواری عروز و لە بواری کێشی شعر ومانە کوتی ئەمە زۆر لە شوێنی خۆیەتی یعنی ئەو با بڵین هەرت کە داناوە و لە دیوانی شێخ نووری شا ئیشارەتم پێ کردووە ئەمە ڕێک بۆ خۆی هاتووە بۆیە دەکرێت دای بنێ بە مەرجێک لە ژێرەوە بنووسی کە ئەوە شتێکی وا هەیە بۆی خەڵق بزانێکە لەو شوێنە ئەو وشێت بۆ داناوە شێخ نووری و گۆران کارێکی زۆری شعری تورکیان لەسەرە شعری تورکیش بە تەسیری شعری ئەوروپایی گۆڕا ئەو کێشف و قافی عروزەی کە لە دەبی عەرەبیەوە وەرگیرا بوو لە شعری کلاسیکی میلەتانی ڕۆژهەڵاتە هەبوو بە فارس و ئازەری و تورک و میلەتانی ترەوە ئەوە لە تورکیا بە تاسیری شعری فەڕەنسی و ئەدەبی فەڕەنسی نەما کێشی تازە چوونەوە سەر کێشی فۆلکلۆری خۆیان بەڵام ئەوەی ئەگەر وتبێتیان گۆران و شێخ نووریان نانوتبێ ئەمان چوونەوە سەر کێشی فۆلکلۆر بەڵام خوڵقێنەرەکان خوڵخاندەکە لەوا بوو نەچوونە سەر کێشی شعری تورکی وەک کێشەکانی شعری تورکی شعر بڕێن بەڵکو چوونە سەر کێشی شعری فۆلکلۆری کوردی فۆلکلۆری کوردی و شعری کۆنی هەورامیش لە مەولەوێەوە کە بە کێشی پەنجەی پیاڵی لێمە سیلاپی پێڵێن بە غەربیەکان سیلاپ پارچە بە پەنجە ئەیژمێری چوونە سەر ئەی کێشەی کوردی کە زۆرتریشی کێشی دەپەنجەییە لە کوردیە ئازیز دیارن وادەی لوامەن ئازیز دیارن وادەی لوامەن ئەوە جۆرە ئەم شێخ نووری کە هاتووە شعری نوێ کردوتەوە یەکسەر بازی نەداوە لە با بڵین لەو زمانی شعری کلاسیک کە پێی نووسراوە کە تێکەڵەیەکە لە زمانی با بڵین زمانی کوردی و مفرداتی ئێزگار زۆری تایە لە با بڵین تورکی فارسی عەرەبی ئەمانە وەمە یەکێکە لە نیشانەکانی کە شعری کلاسیکی پێئەناسرێتەوە شێخ نووری هاتووە دەستکاریەکی ئەو زمانەی کردووە بەڵام هێندێک مفردات و واژەی تری خستۆتە ناو ئەو شێوە نووسینەی خۆی کە پێی ئەوترێ با بڵین کلاسیکێتی نوێ واتە بە شێوەیەکی فوزئی کتوپڕ یەکسەر فەرەنگەکەی نەگۆڕیوە بەشێکی لە فەرەنگەکە گۆڕیوە و واژەی نوێی خستۆتە ناوەوە و لە هەندێک لە شعرەکانیە مەسەلا هەندێک شعری هەیە بە تایبەتی لەسەر بەهار و ئەمانە کە نووسیوتی یا پەپولە ئەو شعرانە سێرەکەی وشەی با بڵێن پەتی و ئەمانی زۆر بەکارهێناوە بەڵام شعری ژیانی ئادەمیزاد وانە دەتوانم بڵێم شعرێکی کوردی پەتیە بەڵام مفرداتی
تورکی و عربی و فارسیشی ناوبەناو تایە بۆیە شێخنووری دەتوانم بڵێم یەکێک لەو دەست پێشکەرانی کە کردی ئەگەر سیمایەکانی نوێبوونەوەی شعری کوردی کۆمەڵک خاڵ بن یەکێک لە خاڵک گرنگەکان کە ئیشیان تیا کردووە ئەو با بڵێن تێکەڵکردنی واژە و وشە ڕسەنە کوردیانە پەتیانەیە کە تێکەڵاوی شعرەکانی خۆی کردووە بەڵام من وەکو باسم کردووە شێخنووری شێخ ساڵح لە هەموو شتێک گرنگتر کە باسی بکەین لە نوێ خوازەکەی شێخنووری ئەو مەوزوعانە زۆرتر ئەکەوێتە با بڵێن لایەنی شکلی فۆرمی شعر نوێبوونەوەی با بڵێن لە زیاتی ئەوەی با بڵێن یەکێتی بیت کە لە شعری کلاسیکا هەبووە ئەو کە هێناوێتێ سەر جووت قافیە یان گەڕاوەتەوە سەری ئەمە لە شعری نیمایۆشیزیش عینی ئەوە پەیڕەو کراوە بەڵام لەگەڵ ئەوەش هەر لە ناو شعری فارسیان نیمایۆشیش بە با بڵێن پێشەنجی نوێخوازی لە شعرادانێن شێخنووری کۆمەڵێ شعری تەخمیسی هەبووە تەخمیس یعنی پێنج خشتەکی جاری وایە پێڵێن چوار خشتەکی تۆ کە شعری شاعرێکی گەورەیەنی تەخمیسی ئەەکەی یعنی ئەەکەی بە پێنج خشتەکی دێڕێکی یانی و دێری شعرەکەی ئەوە ئەوی تری خۆتە تۆ ئەمە مەبەستیایە یا معجەبی بەو شاعرە ئەتەوێ شعرەکەی تۆش بچێتە ئەو ئاستەوە یا معجەبی بە شعرەکەی ئەتەوێت تۆش شتێک بڵێ وەکو شعرەکەی ئەو کە ئەمە وای کردووە لە شێخنووری مەسال لە شعری بێخود پێنج خشتێکی لەسەر شعری بێخود لەسەر شعری گەلێ شاعری ناسراوی تر و ئەمە پێنج خشتێکی و عەرەبەکان مرەبعات و مخەمەساتوانەی پێڵێن لە خۆرهەڵاتی عالەمی ئیسلامیە تەنانەت لای عەرەبەکانیش لەسەر دەستی عەبدولباقی عومەری ئەوانە زۆر باو بووە و شێخنووری و شاعرە کوردەکانی خۆشمان وەک بڵێن ئەتەکێتێکی عێراقی ئەتەکێتێکی خۆرەڵاتی شێخنووری توانیوێتی لەگەڵ ئەو ئەتەکێتا بڕوە و پێنج خشتێکی و چوار خشتێکی دانێ بێخود خاڵی شێخنووری بووە و پەیوەندێکی قوڵ هەبووە لە نێوان بێخود و لە نێوان شێخنووریە تەنانەت زۆر جار شێخنووری هەندێک شعری پیشانی بێخودیاوە بێخود ڕای خۆی لەسەر دەربڕیوە واتە پەیوەندی خاڵ و خوشکەزا پەیوەندیەک جگە لە عاتف و سۆزی خاڵ و خوشکەزا پەیوەندیەکی وشەش هەبووە لە نێوانەیە پەیوەندیەکی شاعریەت هەبووە کە هەردوو لا هەرێکی بە جۆرە شعرەکان خۆی سەیرەکە لەوایە ئتیجاهی شعری بێخود ئتیجاه کلاسیکەکەی ڕێبازەکە بەڵام شێخنووری لە خاڵیشی لایەوە ئتیجاهی تازەی وەگرتەوە کە شعری تازەیە اینجا گرنگی شێخنووری لە چیایە لە کاتێکە کە شعری تازە کردوتەوە بەڵام کاتێک کە تەخمیسی کە پێنج خشتێکی شعرێک کاتە پێنج خشتێکی چوار خشتێکی هەستی پێەکەی شاعرێکی فول کلاسیکە ئەمەش بەڵگەی توانایە لە هەردوو بوارەکە بتوانی ئیش بکەیت ئەم کەسایەتی هاتووە بناغی وتاری سیاسی سەردەمانی داناوە کۆمەڵی وتاری سیاسی بەقوتی هەیە کە ئەوەی پێڵێن ڕووداوی کات ڕووداوی گەرماگەرمی کاتی وەڵام داوەتەوە معالەجەی کردووە قسەی لەسەر کردووە پێشبینیشی کردووە بۆ نمونە لەسەر مەسەلەی لۆزان مشکلی لۆزان و مووسڵ بە کوردیبوونی مووسڵ ئیلحاکردنی بە بەڵگە بە دیکۆمنت بە ئەرگۆمنت نەک لە قسەوە بە شتۆزی عاتفی دوایی وەڵامدانەوەی دژە ڕاگەاندنی نانیشتیمانی دژ بە کورد لەگەڵ عارفساییەوە تەبەنەبێ باسی ئەگەش بکەین ئەو اختیاری خەڵقەکانی بۆ ڕۆژنامەکە زۆر گرنگ بوو ئەمانە زانیت ئەمانە قەڵەمی بە برست و عەقڵی گەورەن ئەکرێ ئەمانەی سفادان لێ بکرێ و اینجا بێت مێژوویەکی پرشنگدارمان بۆ ئەو حکومداریە بۆ تۆمار بکات لەگەڵ ئەوەشا کە شێخ ئەیزانی کە لێن و ناتەواوەکانی حکومەتی شێخ چین بەڵام هەمیشە ویستوێتی لە ڕێگای ئەو کەناڵەوە کە باسم کرد دیوێکی درەوشاوی ئەو حکومەتە نیشان بدا و ئەگەر دەرفەت و با بڵێن یاریەکانی ئینگلیز و داگیرکاران نەبووایە کە ئەو حکومەتە بەردەوام بووایە ئەو پرۆژەی شێخنووری لە چاپخانە لە شێعر و لەو وتارە گەورانە ئەکرا نوخبەیەکی زیاتر و زیاتری بەرهەم بێنایە کە دوایەکەی ئەبوو بەوەی کە ئەوانە زاڵ بن بەسەر ساحەی فکری کوردستانەوە دەوریشی گەورە ببینن. شێخنووری ئەڵێ پریاسکەی شعری توند گرێدرا و لە ترسی گەڕان لە کون ئاخنرا و
بیری ئازادی و وتاری نووسراو لە کونەمشکی خۆڵا هەڵگیراو. ئەمە هەستی شاعیرێکە شێخنووری لە ترسی زەبر و زەنگی سیستمی پاشایەتی بەرهەمێکی زۆری بۆتە خۆراکی مشک و لەژێر گڵا ڕزیون. گەواهی شاعیرێکە مەرگی زادەی فیکر و ئەندێشەی خۆی بینیوە و بەدەستەکانی خۆشی ناشتۆنی یان لە نزیکەوە ئاگای لە دەیان چیرۆکی لە ناوچوون و فەوتانی بەرهەمی هاوڕێ شاعیرەکانی هەیە. ئەوەتە مامۆستا کامەران موکری ئەڵێ مامۆستا شێخنووریش بێگومان زۆر شتیوا سیر و بە ئەندێشەی بەسەر هاتووە و ئەو بەیتانە هەستی خۆی و ئێمەمانانە. ڕاستە شێخنووری کە هێشتا لە ژیاندا بووە بەرهەمی فەوتاوە بەڵام لە دوای مردنیشی بەرهەمێکی زۆری بێناس کەوتون و تەپوتۆزی بێنازیان لەسەر نەتەکێنراوە بۆیە بەشێکی گرنگی ئەو بەرهەمانەی یان فەوتاون یان پەرش و بڵاون و لەبەردەستانین. گۆران ئەڵێ شێخنووری کە دەستمان پێکرد شێخنووری سەرۆک بوو بۆ شێخنووری توانای بڵاوکردنەوەی هەبوو یا ئەویست بڵاوی بکاتەوە بڵاوێ کردەوە لەبەرەوە ئەو شعرانە زۆرتر ناوی ئەوی گرت نەک گۆرانێک کە دایە ناو جاری وایە زۆر شێون بووە بڵاوی ناکردەوە ئەو هینەی نەبوو ئەو هەڵپەیە بۆ بڵاوکردنەوە گۆران شێخنووری لەبەر بڵاوکردنەوە ئەڵێ سەرۆک بوو. جا شێخنووری لە شعری پەنجا و شعری تازە لە ڕیزی تر پیرەمێرد و گۆران و ئەو شاعرانەیە کە شعری کوردیان تازە کردەوە شعری کوردیان تازە کردەوە. هەرچەندە شێخنووری لە دوایی ژیانیا لە قەسیدەیەکە کە زۆر بەسۆزەوە بۆ کۆچی دوایی شێخ مەحموود نووسیوە باسی ئەو کارەسات و خەڵک کوشتنە کاکە لە پاڵ تەرمەکەی شێخە لە خەڵک کرا ئەبینی چوە سەر کێشی عەروس بۆچی ئەمە لێکگانەوەکی هونەری ئەوێ. شێخنووری شێخ ساڵح پیاوێکی فرەبەهرە بوو بەڕاستی بێزگە لەو بارانەی کە باسمان کرد لە بواری نووسینی شاعر ڕۆژنامەوانی وەرجێڕان بەهرەیەکی تری هەبوو کە بەهرەی دەنگخۆشی و با بڵێن دەنگ زوڵالی شێخنووری شێخ ساڵحە ئەڵێ یەکێک لەو جارانە کە سەی ئەزغەری کوردستانی هاتووە بۆ ئەم دی و لە سلێمانی دیارە خەڵق شەو چایخانەیەک لە شەقامی کاوە هەبووە لەوێ دایان ناوە و پێیان گوتووە گۆرانی بڵێ کە گۆرانی وتووە دیارە خەبەریان لێداوە گیراوە کە بەر بووە ویستویانە وعدی ئەویان لێوەرگرتووە کە بەربوو بچێتەوە بۆ دیوە شەو لە هەڵەبجە دیارە سعید قەزاز زانیوێتی کۆمەڵی خەڵکی ئەوێ یەک لەوانە باوکی کاوای ئەحمەد میرزا خۆی خوا لێ خۆش بوو ئەحمەدی میرزا کە لە ناو دانیشتەکە بووە شێخنووری لەو دەوروبەرانە مدیر ناحیە بووە ئەویشیان بان کردووە داوایان لێ کردووە سەی ئەزغەر گۆرانی بڵێ ئەویش لەبەر ئەوەی لە سزن هاتۆتە دەرەوە و بێتاقەت بوو و تۆزێک گوتووەتی وەڵا ئەگەر یەکێک هەیە لەو دانیشتە کورکەیە بکەن جاوان ئەوە وتویانە ئەوەی شتێک بڵێ کورکەیەک ئەو ئیستلاحی خۆیانە کورکەیە بکە بەڵکە منیش تۆزێ بجوڵێم گۆرانی بڵێم بەڵام ئێستا لەم وەزع نەفسیمە ناتوانم گۆرانی بڵێم ئەوانی کە لەوێ دانیشتون خەڵقانێکی زۆر بوون نزیکەی 15-20 کەس دانیشتون هەموو ڕویان کردوتە شێخنووری شێخ ساڵح وتویانە یا شێخ تۆ شتێ بڵێ بەڵکە ئیتر شێخنووری دەزەکا بە گۆرانی وت ئەڵێ کە مەقام و شتەکانی وتووە خەڵکەکە هەمووی پێیان خۆش بووە ئینجا وتویانە دەی قوربانجا نۆرەی توێ بە سێ ئەزغەریان وتووە توتی وەڵا باوکم ئێوە خەڵکی ئاواتان هەبێ حەق نییە داوای گۆرانی لە من بکەن یعنی ئەوەنەی پێ معجەب بووە زۆر پێی خۆش بوو و تەبیعی دوایی هەمویان شێخنووریش یەکێ بووە لەوانی تەکلیفی کردووە ئینجا گۆرانی وتووە. چی بەسەر هات؟ چی بەسەر هات ئەو زەمانەی ڕاستی و ئەهد و وەفا لای ڕەفیق و ئاشنایان شێوەی پیاوانە بوو
چون مبدل بوو بە سەفرەی تاڵی ئێش و دەردی دڵ ئەو شەرابەی شەمئی جەمئی ئاشنا و بێگانە بوو تێگەیشتم بۆ نەماوە شێوەی مێهر و وەفا تاکو ڕۆژێ یەکدڵی ئاوا نەبوو ئاوا نەبوو ئەو شەوەت بیرە لە بەزمی وەسلی یارا دوو بە دوو تا بەیانی هەر بەیانی ڕازی دڵدارانە بوو ئێستا تۆ بوویتە وەزیر و من مدیرێکی فەقیر ئێستا تۆ بوویتە وەزیر و من مدیرێکی فەقیر شەرتی ئینساف و مرەوەت وا بزانم وا نەبوو شەرتی ئینساف و مرۆڤەت وا بزانم وا نەبوو شێخ نووری هەوڵی داوە ئەو پرۆژەیە کە ئەڵەیە دروستکردنی نەتەوە لەسەر کاغەز لە پێشەوە ئەوەی کە بە ڕۆژنامە ئەکرێت دوایی ئەم پرۆژە قوڵ کاتەوە بۆ بازنەیەکی گەمارۆدرا و لەلایەن دوژمنانەوە دوای شکاندنی ئەو بازنێ و بەرەو شکاندنی بۆ ئەوەی کە ئەڵقەیەکی گەورە لە فکر و پێناسی کورد بە دنیا بناسیێنێ دیارە پێشتر شاعرەکانمان درێغیان نەکردو بەڵام نەیانتوانیوە ئەو بازنێ هەمیشە دایلۆگ لە ناو کۆمەلگای خۆمان نابوو معانات و شکستەکانمان باسی خۆمانمان کرد وەکو سالم چۆن باسی غەدی ڕۆمەکانەکە بەڵام تەنها ئێمە ئەلاوێنێتەوە بەڵام شێخ نووری هات بە وتاری سیاسی ئەم بازنی شکاند و ئەم کاری تێپەڕەن وە مێژووی بۆ تۆمار کردین شێخ نووری لە ڕێگەی شوعەرای فەجری ئاتیەوە زیاتر هەوڵیاوە کە شێعری نوێی کوردی تازە کاتەوە بەڵام ئێمە ناڵێن کول فیل کول هەموو ئەوانە کاریگەر بوون خودی خۆشی ویستێتی لوتکەیەکی سەرکەشی تر دروستکار لە پەنای نالی و سالم و کوردی و مەحوی ئەوانە ئەم شعرێکی عەبدولحەق حامێدی تەرجمە کردەوە بە کوردی شێخ نووری عەبدولحەق شعرەکەی بۆ فاتمەی هاوسەری وتووە ئەم شعرە ئەوەندە گرنگە بە 36 زمان وەرگێڕاوە وە زیاتر سۆزی پیاوە بۆ هاوسەرەکەی و شعرەکە لایەنە سۆزەکەی بە تایبەتی ئەوەیە کە خێزانەکەی لە لبنان مردووە ئەمان ئاوارە بوون لە تورکیا و هاتوون زیاتر ئەگەر سۆزێکی تابێ پەیوەندی بەوە هەیە ئەڵێ هاوار من چی بکەم نەجێمە نەیار هەردوو ماینەوە پڕ دەرد و ئازار فاتمە لە مەزار سەرێ دەربێنە ڕەنگی جارانت تۆزێ بنوێنە یاران ئەم جێیە ناشێ مەقبەر بێ مەقبەر یعنی گۆڕ ناشێ ئەم چاڵە یانەی دولبەر بێ ئەوەی کە شێخ نووری ڕاکێشاوە بۆ ژێڕانی ئەمە هەست و سۆزە پاکە خەمگینەکەی خۆی بووە چکە ئەم لە بواری شعری شیوەنا زۆر باڵا دەست بووە ئەمەشی کە بینیوە کاریگەری تێکردووە شێخ نووری بەدەست ئازاری نەخۆشی بەرزبوونەوەی پاڵەپەستۆ واتە زەخت و قورحەی مەعیدەوە ئەیناڵان لە ئێواری ڕۆژی 19 مانگی کانونی یەکەمی ساڵی 1958 خوێنی هەڵهێناوەتەوە دکتۆر عەبدوڕەحمان عەبدوڵڵای خزم و دۆستی شاعیریان بۆ بان کردوێتە ماڵەوە بەڵام ئەم دکتۆرە بە ماڵەوەیان ڕائەگەیەنێ کە ئەم شەو ئەگەر چاک نەبەوە بەیانی بیهێننەوە نەخۆشخانە بەڵام بەیانی کار لە کار ئەترازێ و بەوەڕاناگەیان فریای نەخۆشخانی بخەن لە سەعات 8:30 سەرلەبیانی بە نەخۆشی تەقینی قورحە لە ڕۆژی 20 مانگی گەڵارێزان سەرئەنێتەوە وەک دەیان هونەرمەند و ڕووناکبیر و شاعیری تری ئەو میلەتە ئەبێ بە میوانی دار ئەرخەوانەکانی گردی سیوان بەڵێ سیر نییە شاعیرێک دیوانێکی شعری خۆی لە قەبارەی دفتەرێکی 307 لاپەڕیدا ناونابێت گەڵارێزان خۆشی لە یەکێ لە ڕۆژەکانی خەزانی پاییزی زەرد وەک گەڵای درەخت بکەوێتە سەمای مەرگەوە و وەک هەڵوەرینی گەڵای درەخت
گەڵای تەمەنی هەڵوەرێ. ئەیجانا لەو ڕۆژەوە تۆی دیوان بەرێشانە دڵی من